سەرەتا ئێمە دەمێ ئەوە ڕەت بکەینەوە لە پەیامەکەی بەڕێز سەرۆکی حکوومەت وا دێتە پێشچاوی ئێمەمانان کە ئەم خۆپیشاندانانە دەستی حزبی لە پشتە بە هەموو جۆرێک بەڕێزان ئەوە ڕەت دەکەینەوە کە خۆپیشاندانی مامۆستایان بەگشتی و مامۆستایانی وانەبێژ هیچ دەستێکی لە پشت نییە تاکە دەستێک لە پشتی ئەم خۆپیشاندانانەی مامۆستایان بێت بریتە لەو دەستە ستەمکارەی کە چەندین ساڵە لە مامۆستایان بەگشتی دەکرێت بە دیاریکراوی لە مامۆستایانی وانەبێژ دەکرێت. بەڕێز سەرۆکی حکوومەت ئەمڕۆ کە بەیاننامەیەکی بڵاو کردوتەوانێت دەڵێت بابێن لەگەڵ خۆما دابنیشم. ئێمە لە ساڵی 2019 لە ساڵی 2020 کە سەردەمی کۆڕۆناکە بوو داوامان کرد لە بەڕێز سەرۆکی حکوومەت لانی کەم بە ئۆنلاینیش لەگەڵ یا کۆ ببینەوە بەڵام ئەوان ئەوەشیان ڕەت کردەوە لە کابینەکانی پێشوو داوای کۆبوونەوەمان کردە بەڵام ئەوان تاکو ئێستاش ئامادە نەبوون گوێ لە مافەڕەواکان و گوێ لە داواکاریەکانی ئێمەی مامۆستایان بگرن لەبەر ئەوە بە هەموو زۆرێک ئەو دەنگۆیانە ڕەت دەکەینەوە کە ئێمە وەکو مامۆستایان دەستێکی حزبی یاشتێک لە پشتمان بێ ئێمە وەکو مامۆستایانی وانەبێژ تاکە دەستێک دەیڵێنەوە لە پشتی ئەم خۆپیشاندانە بێ بریتە لەو دەستە ستەمکارەی حکوومەتی هەرێمی کوردستان بریتە لەو بێباکی و خەم لە خواردنی حکوومەتی هەرێمی کوردستان کە چەندین ساڵە ئاوەڕ لە داواکارەکانی ئێمە ناداتەوە بۆیە ئێمە بەردەوام دەبین لە بایکۆت و بەردەوام دەبین لە داواکردنی داوا ڕەواکانمان کە بریتە لە دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ زائیدەن پاڵپشتی خۆمان بۆ داواڕەوەکانی مامۆستا دامەزراوەکان فەرمانبەران خانەنشینان تەواوی چین و توێژە جیازەکان دەکەین. بەڵێ مامۆستاگە جەنابتان پەیامێکتان وەکو مامۆستای ناڕازی بۆ پەیامەکەی سەرۆکی حکوومەت. زۆر سوپاس سەرەتا گەورە ئەو پەیامەی کە ئێستا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردوێتەوە پەیامێکە بەڕاستی ئەگەر من بوومە شەرمم لێ کرد لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە 32 ساڵی ڕابردووە با بڵێن 31 ساڵیش کە حکوومەت دروست بووە دژایەتی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستانیان کردووە ئەو ئێستا تەوسیەی منەکە بچم لەگەڵیا دانیشم. بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان من هیچ ئیشێکم نییە لای تۆ هیچ داواکارێکی ڕوبەڕووی تۆ ناکەمەوە چونکە ئەزانم قسەکانتان قەبەن کردارەکانتان پوچن ئەزانم پارە ئێمە نییە سەروەت و سامانی ئێوە فڕی بۆ ئاسمان ئەزانم ئێوە خۆتان بە کاهینێکە زانن لە سەروی ئێمەوە ئێوە لە سەروی ئێمەوە نین ئێوازان ئێوە لە سەروی ئێمەوە و لە بینی ئێمە و خوایان نەخێر ئێوە کاهینێکن بەرامبەر ئێمە و بگرە کەمتریش چونکە ئەبێ هەموو چین و توێژەکان بزانن زانایان شاعیران ئەحمەد شەوقی کێ هەر هەمووتان قەرزاری مامۆستان ئێستا پێویست ناکات تۆ ئامۆژگاری من بکەی بێم لەگەڵ تا دانیشتم تۆ ئێستا پارەت پێ دزیوتە تۆ ئێستا دەسەڵاتت هەیە قۆرخت کردووە تۆ ئێستا بە خۆتەڵی سەرۆکی حکوومەتی هەرێمێک نەخێر ئێوە کۆمەڵێ بازرگانن چروکن هیچ لە باران نەبوون ئەسڵەن نیشتیمان وڵات خاک دایک هاوڵاتیانەکەن بە قوربانی 1 سەعات تەرفیهی خۆتان ماڵتان مناڵتان کوڕتان کستان ئێمە لەگەڵ تۆیان دانانیشین یا شتێکی تر بمبورن ئازیزان ئەمە بوو داوای لێبوردنەکەم لە ئێوەیە لەو نییە تۆ ئەڵەی مافتان لای ئێمە نییە باشە سەرۆکی حکوومەت مافم لای کێیە تۆ وەرە پێم بڵێ تۆ کە خۆت بە سەرۆکی حکوومەت ئەزانی بڕۆ مافەکەم بۆ وەرگرە ئەگەر شەڕم بۆ ناکەی دانیشە ئەو کاتە من سەرۆکی تۆ ئەبم شەڕەکەم تام و تۆ موچەکە بێ